سڵاو بەڕێزان، گرنگترینمانشێت و هەواڵی ئەمڕۆی بەشێک لە میدیاکانتان بۆ دەخەمە ڕوو بە ماڵپەڕی سپوتنیک دەست پێ دەکەین. لە ماڵپەڕی سپوتنیک بڵاوکراوەتەوە بە پێی پرۆژەی یاسای بودجەی وەزارەتی بەرگری ئەمریکا بۆ ساڵی 2016 ئەو وڵاتە دەتوانێت ڕاستەوخۆ کوردەکان پرچەک بکات لە ڕوبەڕووبوونەوەی داعش. مارک تۆرنبێری سەرۆکی ئەنجومەنی کاروباری سەربازی لە ئەنجومەنی نوێرانی ئەمریکا ڕایگەیان ئەگەر وەزارەتی دەرەوە دڵنیان نەبێت لەوەی حکوومەتی عێراق مافی هەموو هێزەکانی ناوخۆی عێراق دەدات، ئەو ئەمریکا دەتوانێت ڕاستەوخۆ هێزە کوردەکان و سونەکان و هێزەکانی تر پرچەک بکات. ئیتر ئەو کاتە پێویست ناکات هەموو شتێک لە ڕێگەی بەغداوە بێت. تۆرنبێری لە پەیمانگای بروکینگز ڕایگەیان بەو شێوەیە بەپێی بودجەی وەزارەتی بەرگری ئەمریکا ئیداری ئۆباما دەتوانێت ڕاستەوخۆ کوردەکان پرچەک بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. دەچینە نیویۆرک تایمزی ئەمریکی لەوێشدا بڵاوکراوەتەوە جۆزیف دانفۆرد سەرۆکی ئەرکانی هێزا و بەشەکانی ئەمریکا لە هەوڵێوەدایە کە هێزە جیاوازەکانی بە شێوەیەکی باشتر و هەماهەنگی زیاتریان بەیەکەوە هەبێت. دانفۆرد باسی لە تەحەداکانی بەردەم ڕوبەڕووبوونەوەی داعش کرد بۆ چوونی ئەو پێویست دەکات عێراق زیاتر هەماهەنگی لەگەڵ هێزەکانی تری عێراق و کوردەکان بکات، هەروەها چەکیشان پێ ببەخشێت. دەچینە ئەلعەرەبیە کە ئەویش بڵاوی کردوتەوە جەستن تۆردۆ کە لە چاوەڕوانیدا بۆ بوونی بە سەرۆکوەزیرانی کەنەدا دووپاتی کردەوە کە فڕۆکە جەنگیەکانی وڵاتەکەی لە عێراق و سووریا دەکشێنێتەوە. تۆرۆدۆ دوای سەرکەوتنی پارتەکەی کە پارتی لیبراڵەکانە لە هەڵبژاردننی پەرلەمانیدا بە ئۆبامای ڕاگەیان کە بڕیاری داوە فڕۆکەکانی وڵاتەکەی لە عێراق و سووریا بکشێنێتەوە. ئاژانسی ئەسۆشیێتد پرێس ئاماژی بەوە کردووە کە تۆرۆدۆ ڕایگەاندووە سەرجەم ڕاوێژکارە سەربازیەکانی وڵاتەکەی لە هەرێمی کوردستان دەهێڵێتەوە. تۆرۆدۆ بەڵێنیەوەشی داوە کە تا کۆتایی ئەم ساڵ 25,000 ئاوەری سووری لە وڵاتەکەیدا وەربگرێت. ڕۆژی دووشەمە 19 تشرینی یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی لە کەنەدا بەڕێوەچوو تێیدا پارتی لیبراڵەکان توانیان 184 کورسی پەرلەمانی بەدەست بهێن و با زۆرینە ببنە زۆرینە و کۆتایی بە فەرمانڕەوایی 10 ساڵەی پارتی پارێزگارانی ئەو وڵاتە بهێنن. دوای وێستگەمان ئەلمۆنیتەرە کە بڵاوی کردوتەوە لە یەکەم ڕۆژی هەڵبژاردنە پەرلەمانەکەی میسردا ڕێژەی بەشداربووان تەنها لە سەدا 1.2 بووە. ماڵپەڕەکە نووسیوێتی سەرەڕای سزای $62 بۆ ئەو کەسانەی کە دەنگ نادەن، بەڵام دوای 2 ڕۆژ ڕێژەی بەشداری لە دەنگداندا کەمتر بوو لە سەدا 20 ئەمە لە کاتێکدایە کە دادوەرانی سەرپەرشتیارانی هەڵبژاردنەکە ڕایانگەاندووە کە ڕێژەی بەشداری لە ڕۆژی دووەمدا گەیشتۆتە لە سەدا 6. زۆرێک لە میدیاکانی جیهانیش ئەم هەڵبژاردنیان ناو بردووە بە هەڵبژاردنێک بەبێ دەنگدەر و هۆکارەکەی دەگەڕێنێتەوە بۆ ئەو سیستەمەی لە ئێستادا حکومڕانی میسر دەکات و نەبوونی کاندیدی ئۆپۆزیسیۆن لە هەڵبژاردنەکاندا. گرنگترین مانشێتی بەشێک لە میدیاکانی ئەمڕۆمان بۆ خستنە ڕوو. کاتێکی خۆش.